ئەمان ژینەوە سەرەتای دەستپێکردنی بڕینەوەی هەنگ دەست پێ دەکات هەرچەندە ئێستا ینی زۆر زووە بۆ بڕینەوەی مێش بەڵام ئەو هەنگوینەی کە پێگەیشتووە بە تەواوی سەرمۆر بۆ و داپۆشراوە دەتوانی بیبڕیەوە بەس لە 100% مێشەکان نابڕێنەوە بەڵام ئێمە لەبەرەوەی مێشەکانمان دەگوازینەوە ئەو هەنگوینەی کە پێگەیشتووە دەری دەهێنین دەیبین لە بەڕاد و ئەوانە دای دەنین لە شوێنێکی سارد تا ئەو کاتەی دوای بارانی پەڵە و وەرزی سەرما بڵین لە سەرەتای زستان کە دەست پێ دەکا ئەو کاتی فرۆشتنی هەنگوین دەست پێ دەکا بەڵام ئێستا مێشەکان دەگوازینەوە دەیان بینەوە ئەو شوێنی کە لێرە گەرمێنترە کڵوکەی هەیە بۆی مێشەکان بۆ ساڵی داهاتوو بەرهەمیان باشتر بێ کە مێش چەند جار بگوازرێتەوە ئەوەندە جار زیاتر بڵێن گەرا دەکات و وەچە زیاد دەکات و جەمعەتی زیاد بێ بۆ ساڵی داهاتوو هەنگوینە لە زۆر باش لەبەرەوەی هەموو کڵوکەکان تەبیعین وەکوبداری گوێنی و ڕۆکی کیسوێ و ئەنی ئەو کڵوکە تەبیعانەی کە هەیەی هەنگوینەکەی زۆر کوالێتێکی زۆر باشی دەبێت بەڵام کێشە و گرفتێکمان کێشە و گرفتی گەورە هەنگێوانان ئەوەیە ساختکردنەوەی هەنگوینە لەو کاتێک کە بە بازارکردنی هەنگوین دەست پێ دەکا تەبەن هەنگوینێکی زۆری ئێرانی هاوردە دەکرێت و هەنگوینی ئێرانی هەم کوالیتی لە هەنگوینی ئێمە نزمترە بەهۆی دابەزینی بەهای تومەنی ئێرانیش تەبەن هەنگوینی ئێرانی زۆر هەرزانە بۆیە داوا لە حکومت دەکەین کە لە کاتی بە بازارکردندا هاوردەکردنی هەنگوینی ئێرانی ڕابگیرێت بۆ ئەوەی مێشەوانەکان بتوانن پەرە زیاتر بە خێوکردنی مێش بدەن چکە گەر ئاوا بێت و هەنگوینەکە سەر بنەبێ بەڕاستی مێشەوانەکان ناتوانن ینی پەرە بە خێوکردنی هەنگ بدەن ئێمە زیاتر لە منتیقی ڕانیەوە دەین لەبەرەوەی لە منتیقی ڕانێ زیاتر مێش بڵین لێکان لەبەرەوەی ژینگەکەی زۆر بڵین گونجاو نییە بۆ مێش بەڵام زیاتر منتیقی دۆڵی باڵایان لەگەڵ ناوچە ئاجۆمەران و بۆ نمونە قەندیل ئەوانە سروشتێکی یانی چۆن دەڵێ لە ڕادەبەدەر گونجاویان هەیە بۆچی بۆ بەخێوکردنی مێش بڵین ژینگەکەی زۆر دەور دەبینێ بە تایبەتی مەسەلەی ئاوهەوای کە ئاوهەوایەکی بڵین ساف و یاخود ئاوهەوایەکی فێنکی هەبێ بەڵام منتیقەی ڕانیە لەوێ زیاتر منتیقەیەکی دەشتە و ئەو جارەکانە بەهۆی ئەو بەهری کە دوکانی لەوێکانە زیاتر چۆن دەڵێ زیاتر گەرمە یاخود زیاتر بە هەڵمبوون ڕوودە لەوێکانە ینی مێش زیاتر لەوێ ژینگەکەی گونجاو نیە بەڵام لە ناوچەی بۆ نمونە دۆڵی باڵیان یاخود ناوچەی حاجۆمەران و بۆ نمونە ناوچەی قەندیل لەوێکانە هەم ئاوێکی سازگاری هەیە و هەم سروشتێکیشی هەیە کە ئەو مێشە لەوێکانە بڵین چۆن دەڵێ بە تەبیعەتی خۆی ینی ئیشی خۆی دەکە یاخود بە تەبیعەتی خۆی ئەو هەنجوینی دوزەکە ینی دوورە لە دەستی چی ینی دوورە لە دەستی بۆ نمونە مرۆڤەوە یانی زۆر دەستی مرۆڤی ناگاتەیە مەبەستیشمان لەوە چی ینی مەبەستمان لە جۆری خوڵاسی هەنجوینەکەیە یعنی زیاتر لەوێ هەنجوینی کە بە بەراوردکردن لەگەڵ شوێنەکانی تر هەنجوینی بڵین بۆ نمونە ئەو منتیقەیە لە هەر هەمووان هەنجوینەکەی باشترە ینی لە ڕووی کوالێتەوە بڵین کارلەسانی حکوومەت کە بێ و احتیمامێک بە یعنی چۆن دەڵێ هەنگەوانان بدەن یاخود بە مێژ بدەن بەڕاستی لە ڕووی ئابووریەوە دەبێتە ژێرخانێکی ئابووری زۆر بەهێز بەڵام زیاتر بڵێن حکوومەت لە کاتی هەنگ بڕینەوە یاخود لە کاتی بەخێوکردنی هەنگدا زیاتر هەنجوینی بڵین بیانی دێ یاخود هەنجوینی وڵاتانی تر دێ بە تایبەتی هەنجوینی ئێران کە ئێران بڵێن وڵاتێکی دراوسێمانە لەوێ هەم بەرهەمێکی ناوخۆی ئەزگا زۆر هەیە بەڵام لەوێ کوالێتەکەی زۆر نزمە لەبەر ئەوەی لەوێ زیاتر هەنجوینەکان بە شێوەیەکی سناعی ینی دروست دەکەن
یعنی زیاتر دەستی مرۆڤی تێدا ینی زیاتر بڵێن بۆ نمونە شەکر ینی شەکر زۆر تێدا بەکار دێنن لە زۆری پێکاتێن جوێنەکەیدا بەڵام لێرە لەو منتیقەیە ینی بۆ نمونە لە منتیقەی ئاجومەریان خۆ لە دۆڵی باڵەیان بەڕاستی لێرەکانە ینی هەنجوینێکی تا بڵێ چۆن دەڵێ خلاصەیە و ئەو جارەکانە لەسەر ئاستی بۆ نمونە جیهانی جەخ لەسەر ئاستی و دەوڵەتیش کە لە ڕووی هەم پێکاتەوە هەم لە ڕووی کوالیتی بڵێن هەنجوینەکەیەوە زۆر باشە ینی لە ڕووی لە تاقیەکان دەرچوو ینی لە تاقیەکانی بڵێن جیهان لەوەکان دەرچوو هەنجوینێکی تا بڵێ بڵێن زۆر باشە ینی جۆری هەنجوینەکەی زۆر باشە. ئەو ساڵ تەوان ئێمە لە دوا قۆناغی زانکۆدا لەگەڵ دوو لە هاوڕێ مامۆستا هێمن و مامۆستا مستەفا هەڵساین بە ئەنجامدانی توێژینەوەیەک لە دەڤەری باڵەکاتی سنتەری قەزای چۆمان و هەر چوار ناحیەکەی حاجۆمەران گەڵاڵە قەسرێ سمیلان لەو توێژینەوەیەدا کە بەناونیشانی فاکتەرە جوگرافیەکان و کاریگەریان لە بەخێوکردنی مێشەنجوین لە دەڤەری باڵەکایەتیدا توێژینەوەکە تایبەت بوو بە مێشەنجوین بەپێی ئەو توێژینەوەی بۆمان دەرکەوت کە ناوچەی باڵەکایەتی شوێنێکی شیا و گونجاوە بۆ بەخێوکردنی مێشەنجوین لە ئەنجامەکانی با بڵێن ئەو توێژینەوەیەوە دەرکەوت چونکە شوێنەکە کوێستانە و پلەی گەرمی و ڕادەی شێ دابارین مەبەستمان لە ڕادەی بەفر و بارانە لەم ناوچەیەدا زۆر زۆر گونجاوە بۆ بەخێوکردنی مێشەنجوین ئەو داتایانەی کە لە ناوچەکەشدا هەنا شاهدی ئەوە ئەدەن کە با بڵێن ناوچەکە زۆر زۆر گرنگە بۆ بەخێوکردنی مێشەنجوین لە سنووری با بڵێن قەزای چۆمان و هەر چوار ناحیەکەی نزیکەی 240 هەنگاوان هەیە کە بە هەمووی نزیکەی 17500 کوورەی هەنگەیان پورەی هەنگ کە خۆی ئەبینێتەوە لە غەڵێف و لە سندوق و بەرهەمەکەشیان نزیکەی 138 تەنە واتە 138,000 کیلۆگرام بەڵام ئەوەی جێگەی داخە ئەبینین کە هەنگاوانان بە گوێرەی پێویست هاوکار نەکراینە کەم تا زۆر لە ساڵانی ڕابردوودا هاوکاری کراون بەڵام ئەو هاوکاریە بە گوێرەی پێویست نییە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری هەنگاوانان بکە ئەگەر بێت و هاوکاریان بکاتن ئەوە من دڵنیام کە هەنگاوانان ئەتوانن بە تایبەت لە سنوورەکەی ئێمە ئەتوانن بەرهەمی بە بەرهەمی ناوخۆی بازارەکانی کوردستان پڕکەن بەرهەمهێنانی 138 تەن نزیکەی 138 تەن هەنجوین لە ناوچەیەکی وادا ئەوە مایەی دڵخۆشیە بەڵام سەرڕای ئەوەش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بکاتن ئەوە بە دڵنیاییەوە بەرهەمەکەیان بۆ 2 ئەوەندە و 3 ئەوەندە زیاد دەکاتن.